ئەم ناوم ئەژی چەتۆ حەسەنە لە ساڵی 1986 لە بواری ئارەزومەندی فەلەکناسی کار دەکەم. کاری سەرەکیم ڕۆژنامەنووسی زانستیە لە بەشی فیزیا لە کۆلێژی زانست درێژە بە کار و چالاکی زانستەکانی خۆم دەدەم. زانستی فەلەکناسی ئەسترۆنۆمی لەگەڵ ئاسترۆلۆجی کەلوناسی تێکەڵ کراوە. بۆ یەکەم جار باوکی خۆشەویستم مامۆستا هونەرمەند چەتۆ حەسەن هەمنی بردە بازاری هەولێر کتێبێکی گچکەی لۆ کڕیم بە ناوی استکشاف الفەضا دۆزینەوەی بۆشایی ئاسمانی. ئەمن هەموو شریتی ژیانم هاتە پێش ساڵ گوتم خەڵاس ئێستا لە حدودی پاکستان ئەژی دەکوژرێ کەس جەنازەکەشی نابینتەوە بەڕاستی یعنی ئەمن چم لە خۆ کرد و هاتم ئێرە ئەمە ئایا خۆر لە داهاتوو چی بەسەر دێت شانوەتی مامۆستا زانستی وتم پرسیارێکی علمی دەکا بزانە چیە تی مامۆستا ئەوە بزانیت چیە ڕسم لە ناودانایە دەتوێت ئەمە خەداکەی ئەمەوە زانی ئەمە هیچ نازانین لە دنیاە گوتم ڕسمی چکاکە گوتی مامۆستا ئەوە ڕسمە لە ناودانایە بە قەستیە بەخوای باوەڕ بە شتانە ناکە لە بابل دەستنووسێکیان دۆزیەوە دەستنووسێکی قوڕینی تابلێتی قوڕینی کە بە خەتی مسماری نووسرایە باس لەوە دەکات شتێکی زۆر سەیری تێدا نووسراوە بە زمانی مسماری کە شیکراوە دەڵێ ئەوە سێەم ڕۆژە ئاسمانە شینەکەمان سوور هەڵگەڕاوە ئێمە بەنیاز بووین تەلەسکۆپێکی رادیۆیی لێرە دابنەین ئەو تەلەسکۆپ رادیۆیە چالاکیە نەبینراوەکانی خۆت تۆمارکاری دەگوت تاژی ئەتو هەر ئەو کارەی کە دەیکەی بیکە و تەواو لێی گەڕێ یعنی تو ئەو پرۆسەی کە لەسەر شانتا تا پێت بکرێ ئەنجامی بدە توانین لە ناو هەولێر وێنەی ڕێکا کێشان بگرم کێشەکە لەوەیدا ئێمە بە شەو دەردەچین بە شەویش کاکە وەڵی خەڵکی باوەڕ ناکە ئێمە تەلەسکۆپ دەبین لە شوێنێکدا دەنێن تەسویری ئاسمان دەکەین زەوی لانچی مرۆڤە و مرۆڤیش هەتا هەتایە لە نێو لانکدا ناژی